لا ناحەی باوەنووری سەربا قەزای کەلارین گفتوگۆ لەگەڵ کەسێک دەکەین پیشەکەی بەکاردەهێنێت بۆ خزمەتی گشتی. جەمال وەستای چاکردنەوەی ئامێرە کارەبایەکانە لە پاڵ پەیداکردنی بژێوی خۆی هەر فەرمانگەیەک و کەسێکی کەم دەرامەت پێویستی بە تواناکانی ئەو بێت بێ بەرامبەر کاریان بۆ دەکات. ئیشم کردۆ بۆ مەحەتەی مەیدان و بۆنی قەیرانی دارایی وە ئەگەر مەحەتەکەت ببینایە خۆت بە زەی پیایە هاو مەسەرەن بۆ نمونە ئەو مەحەتە لە ڕووی ڕووناکردنەوە هەموو گڵۆپەکانی سوتا بووە لە ڕووی سپلیت و هەموو سپلیتەکانی خراو بووە. من بۆی ئەومە بۆ کردون ئەگەر من سپلیتی ناو مەحەتەکانم خاس نەکردایە ئەو مەحەتەی مەیدانە 6 فیدەری دەرئەچێت کە فیدەری 4 باوەنوورە. ئەو مەحەتە پێویستی بە فێنکردنەوە هەیە لە وەرزی هاوینە مەسەرەن بۆ منە 4 ملیۆن دۆلاری تێچوو ئەگەر من فێنکردنەوەم نەکردایە بۆ جیهازانە بێچە جەهاز دەبستایە بە 2 دەفتەر دۆلار خاس دەکرایەتەوە. حکومەت ئەڵێ من ئیمکانیاتم نەبوو لەبەرەوەی قەیرانی دارایی بووە. ئەمە شەقامی سەرەکی ناحەی باوەنوورە هەر گڵۆپێکی سەرستونی ئەم شەقامە خراپ بێت جەمال چاکی دەکاتەوە. لە کارێکی نوێژدا وەستا جەمال هێماکانی ئاگادارکردنەوە لە سەر شەقامەکان دروست دەکات و شۆفێران لە کاتی شەواندا سوودی لێ دەبینن. جادەی دووسایت کەلار سلێمانی پێویستی بە ڕووناکردنەوەی ئینارەکان بۆ هەموویم خاص کردووە یەکێکەمە لە کارە جوانەکانی تر و تاسەکان هەمووی هێمام کردو بۆ شۆفێران لەبەرە تووشی زیان نەبن بزان ئەمە تاسەیە. ئێرە نەخۆشخانەیەکی گشتیە و سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگەیە دەستی خزمەتی وەستا جەمالی پێگەیشتووە و بەڵێنیشی داوە هەر کارێکی نەخۆشخانەکە پێویستی بە تواناکانی ئەو بێت دەستی بۆ ببات. هەتا ئێستا بەردەوامم ئیشەڵا بە تەمام هەم بڕێتر گڵۆپ و لیدیان سوتاوە ئیشەڵا ئەوانی شەر خاسەکەمە سیانەیەکی تریەکەم هەمووی لەسەر ئەرکی خۆم و پارەی خۆم ئەیکەم من ئەزانم ئەمە شوێنێکی گشتیە سوودی بۆ هەمومان هەیە منش هەتا ماوم ئەو شوێنە گشتیانە دەستی کاری بۆ ڕائەکێشم لەبەرەوە کارێکی پیرۆز و خێرە. هەموو خۆزگە و ئاواتێکی وەستا جەمال بوونی وێستگەیەکی کارەبایە لە باوەنوور و 11 ساڵیشە بینایی ئەو وێستگەیە تەواو بووە. هەموو خۆزگەکانی من ئەوەیە هیوایەتەکەی من ئەوەیە بێتە دیکە مەحەتەیەک بۆ باوەنوور دابین بکرێت و من بە ناوی هەموو خەڵکی باوەنوور قسە ئەەکەم هەموو خەڵکی باوەنووریش داوای ئەوە کە مەحەتەیەکی موبایل بۆ باوەنوور دابین بکرێت. بەڕاستی کارەبای باوەنوور 140 ڤۆڵتە هیچ ئامێرێکی کارەبایی زەمان نییە ئیش پێ بکە. خەڵکانی هاوشێوەی جەمال لە کوردستان زۆرن و تەنها داواکاریە کە ئەم جۆرە مرۆڤانە هەیان بێت پاڵپشتی معنەویە جا و پاڵپشتیە مرۆیی بێت یاخود میری. شاخەوان محەممەد، کورسات نیوز، باوەنوور.